سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی نەوسود و سەردەشت درێژکردنەوەی ماوەی بەندەکانی مستەفا حەمدی لە گرتوخانەی سڵاتی سنە کۆبوونەوەی کەشاوەرزانی قەزوێنی دژ بە نەزانی هەقاوە لەسەر کاردەرکردنی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگای ئەستێرەی سەوز لە سیراف و دەستوەسەرکردنی 23 ڕۆژنامەوان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ئێران. درێژە هەواڵەکان برینداربوونی دۆ کۆڵبەر لە سنوورەکانی نەوسود و سەردەشت ڕۆژی هەینی 14 گۆڵانی 1403 دوو کۆڵبەر بە ناوەکانی شەهرام سەبزەواری خەڵکی شارۆچکەی شاهۆی سەر بە شارستانی ڕەوانسەر و ئاریان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە سنوورەکانی نەوسود و سەردەشت بریندارکران. بەپێ راپۆرتی کۆڵبە نیوز ڕۆژی هەینی کۆڵبەرێکی خەڵکی ڕەوانسەر بە ناوی شەهرام سەبزەواری لەلایەن هەنگی مەرزی نەوسودەوە دەست بەسەر و ئەشکەنجەکرا. ئەو کۆڵبەرە لاوە سەر و لوتی شکاوە و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراوەتەوە. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی مێرمەنداڵ بە ناوی ئاریان پاشناو نادیار لە سنووری سەردەشت بە فیشەکی ساچمەی سەرکوتگەرانی خامنەی هەردوو چاوی بریندار و ئەگەری لە دەستانی بینایی هەیە. کوژرانی وەحشیانەی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێکی خەڵکی گوندی کێڵانەی سەر بە شاری سنە بە ناوی مێهران محەممەدی هاوژینەکەی بە ناوی شەهین گەوێڵی کوشتووە و دووە جەرخۆشی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆسای بە ژیانی هێناوە. بە پێزانیاریەکان مێهران محەممەدی بە هۆکارێکی نادیار سەرەتا ئاگری لە جەستەی هاوسەرەکەی بەرداوە و بە دوای دڵنیابوون لە گیانەدەستانی ژنەکەی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆسای بە ژیانی خۆی هێناوە. نەبوونی یاسایەک بۆ پاراستنی کەرامەت و ژیانی ژنان و کشانی کۆمەڵگا ئاستی ژیاوازی جنسیەت و سوسپادەی بردووەتە سەرەوە. هەبوونی یاسای شەرعی بۆ پشتگیری لە پیاوان، هەژاری، بێکاری، گیرۆزەبوون بە مادەی هۆشبەر، نەبوونی ڕێکخراوەی سەربەخۆ بۆ داکەوکیکردن لە مافی ژنان بووەتە هۆی بەرزبوونەوەی توندوتێژی خێزانی و ساڵانە بادەیان ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی پاراستنی شەراف دەکوژرێن. درێژکردنەوەی ماوەی بەندەکانی مستەفا حەمدی لە گرتوخانەی سڵاتی سنە. مستەفا حەمدی چالاکی ڕاگەیاندنی و ڕۆژنامەنووسی خەڵکی شاری سەقز دوای 25 ڕۆژ بەندکران لە گرتوخانەی سڵاتی سنە ماوەی دەست بەسەربوونی بۆ مانگێکی دیکە درێژکرایەوە. بە وتەی بنەماڵەی حەمدی سەرەڕای ئەوەی بارمتەی پێویستیان بۆ ئازادی کاتی مستەفا دابین کردووە، بەڵام بەرپرسانی ئەمنیەتی شاری سنە لەگەڵ ئازادی ئەو چالاکە مەدەنیە دژایەتی دەکەن. شانی باسەکە مستەفا حەمدی بەڕێوەبەری ماڵپەڕی پورسمان بە تۆمەتی پڕوپاگەندە دژی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراوە. گواستنەوەی خەسرە و بەشارەت بۆ بەندی تاکە کەسی. لە ڕۆژانی ڕابردوودا خەسرە و بەشارەت بەندکراوی بیرمەندی کورد باوەمبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەجانی بۆ بەندی تاکە کەسی زیندانی قزڵ حەساری کەراج گوازراوەتەوە. ڕۆژی 16 سەرماوەزی ساڵی 89 هەتاوی خسرۆ بەشارەت هاوڕێ لەگەڵ چەند کەسی دیکە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە توند ئاژووە مەزهەبیەکان و ئێفسادۆل فیل ئەرز دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە پەروەندەیەکی ساختەدا بە تۆمەتی کوشتنی ئیمام جومعەی مەهاباد بە ئیعدام مەحکوم کران. ئەنوەر خزری یەکێک لە هاودۆسیەکانی خەسرە و ڕۆژی 12 گوڵان و پاش 15 ساڵ زیندان لە سێدارەدرا. پێشتر و لە ڕۆژانی یەکی خەزەڵوەر هەشتی سەرماوەز 3 و 12 ڕێبەندانی 1402 قاسم ئابەستە، ئەیوب کەریمی، فەرهاد سەلیمی و داود عەبدوڵڵاهی ئیعدام کرابوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی قەزوێنی دژ بە نەزانی هەقاوە. ڕۆژی هەینی 14 گۆڵانی 1403 کەشاوەرزانی شارستانی قەزوێن بۆ جاری سێهەم دژ بە نەزانی هەقاوە خۆپشاندانیان کرد. بە وتەی کەشاوەرزانی ناڕازی پێشتر دەوڵەت بڕیاری پێدانی هەقاوەی جوتیارانی لە ڕێگەی بەنداوی تاڵەقاندا بوو، بەڵام پاش وەرزی چاندن بەڵێنەکانی جێبەجێ نەکرد و کەشاوەرزان نیگەرانی لە ناوچوونی بەرهەمە کشت و کاڵیەکانیانن.
ئەدامەی دروشم نووسنی ئازادی خوازان بۆ پشتیوانی لە توماچ ساڵحی بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتووە کشان و کوڕانی ئازادی خواز لە سەرانسەر ئێران درێژیان بە چەلاکیەکانیان دژ بە کۆماری ئیسلامی داوە. کشان و کوڕانی ئازادی خواز بە بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ سەپاندنی سزای عەدەم بەسەر توماچ ساڵحی و ئەگەری لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی مجاهید کورکور و عەباس دەریس نیشانداوە. شۆڕشگەران لە دروشمەکانیان ڕایانگەیاندووەکە شۆڕەشی ژینا درێژەی هەیە و هۆشداریان داوەتە کۆماری ئیسلامی کە ئەگەر سزای عەدەم ڕانەگرێت کاردانەوەی چوندیان بەرامبەر بە جنایەتەکانی دەبێت. لەسەر کاردەرکردنی کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەی ئەستێرەی سەوز لە سیراف لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێوەبەرانی شەرکەتی پاڵاوتنی ئەستێرەی سەوزی سیراف لە پارێزگای بوشێر هەموو کرێکارەکانیان لەسەر کار دەرکردووە. پاڵاوگەی ئەستێرەی سەوزی سیراف سەر بە هۆڵدینگی پارسیانە و لە جەلەسەی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەو شەرکەتە بڕیاری دەرکردنی هەموو کرێکاران دەرچووە و تەنیا چەند بەرپرسی ڕەدەی میانی لەسەر کارەکانیان ماوەن. بە وتەی کرێکاران لە نێوان بەڕێوەبەرانی هۆڵدینگی پارسیان کێشەساز بووە و بە دوایدا بڕیاری بێکارکردنی سەرجەم کرێکارانیان داوە. گیانەدەستانی دوو کرێکار لە ناوچەی تایبەتی یابووری بەندەر ئێمام. دەبیری هێژرایی خانەی کارگەی خوزستان ڕاگەیان دوو کرێکاری شاغەڵ لە ناوچەی تایبەتی یابووری بەندەری ئێمام بەهۆی نەبوونی منیشوێنی کارگیانیان لەدەستداوە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم ئەو دوو کرێکارە کە ناسناو یان ئاشکرا نەکراوە لە ڕۆژی جیهانی کرێکار بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و یەکێکیان دەست بەجێ گیانی لەدەستاوە. وا کرێکارەکەی دیکەش پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە. لە سێدارەزانی 4 بەندکراو لە زیندانی تەورێز ڕۆژانی پێنجشەممە و شەممە 13 و 15 گوڵان 4 بەندکراو لە زیندانی ناوەندی تەورێز با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاز لە سێدارە دراون. بە پێ راپۆرتەکان ناسناوی 4 بەندکراوی ئەعدامکراو بریتیە لە سەعید ڕانج دووست، سابر ئەمین ئابادی، محەممەد ڕەسوول خۆشکار و مهدی حەبیبی. جێگەی ئاماژەیەکە دەستگای قەزای ڕژیم لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 63 کەسی لە سێدارە داوە. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد حەسەن مهرەبان لە ماهشەر. محەممەد حەسەن ئومێد مهرەبان شارۆمەندی خەڵکی بێهبەهان لەلایەن دادگای انقلابی ماهشەرەوە سەرجەم بە 1 ساڵ و 9 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کرا. سەجاد چەترسفید پارێزەری ئەو شارۆمەندە ڕاگەیاند محەممەد حەسەن مهرەبان لەلایەن دادگای انقلابی ماهشەرەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 1 ساڵ و 3 مانگ و 1 ڕۆژ زیندان، بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 6 مانگ و 1 ڕۆژ زیندان و سەرجەم 1 ساڵ و 9 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری محکوم کراوە. دەست بەسەرکردنی 23 ڕۆژنامەوان لەلایەن ناوەندەمێتیەکانی ئێران. بەپێ راپۆرتی ساڵانەی پەیامنێرانی بێسنوور، ئێران لە نێو 180 وڵاتی جیهان لە پلەی 176دایە و بە یەکێک لە گەورەترین زیندانەکان بۆ ڕۆژنامەوانانی ئازاد لە جیهان هەژمار دەکرێت. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور راپۆرتی ساڵی 2024 تایبەت بە ئازادی ڕاگەیاندن لە وڵاتانی جیهان بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا ئێران، کوریای باکوور، ئەفغانستان، سووریا و ئیتیرا با خراپترین وڵاتەکان لە بواری ئازادی ڕاگەیاندن هەژمار کراون. ئێران لە نێو 180 وڵات لە پلەی 176دایە و بەپێ راپۆرتەکە بەلانی کەم 23 ڕۆژنامەوان لە گرتوخانەکانی ئێراندا زیندانی کراون. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور دەڵێت دۆخی ئازادی ڕاگەیاندن لە ئێران دوای دەستپێکردنی ناڕەزایەتیەکان با گیانەدەستانی ژینە ئەمینی خراپتر بووە و ڕۆژنامەوان و مێدیاکارانی سربەخۆ لە ئێران بەردەوام ڕوبەڕووی دەستبەسەرکردنی نایاسایی و سەپاندنی سزای قورس لە دادگای نادادپەروەرانەدا دەبن. دووە هەواڵ قوربانی بوونی دەیان کەس بەهۆی هاتنی لافاو لە ئەمریکای جنوبی و ئەفریقا.
لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی بارینی لێژمەی باران لە وڵاتانی برازیل، کێنیا و تانزانیا دەیان کەس بوونەتە قوربانی و هەزاران کەس ئاوارە بوون. بەپێی راپۆرتی مێدیاکانی برازیل، بەهۆی هاتنی لافا و ڕۆژچوونی زەوی لە ئیالاتی جنوبی ڕیگۆندی دو سۆل 29 کەس گیانیان لەدەستاوە و 6 کەسی دیکەش بێسەر و شوێن بوون. هەروەها 10,000 کەس ئاوارە بوون و پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. لە لایەکی دیکەوە لافا و زیانێکی زۆری بە وڵاتەکانی کێنیا و تانزانیا لە ئەفریقا گەیاندووە و تا بە ئەمڕۆ 365 کەس لەو دوو وڵاتە بوونەتە قوربانی و هەزاران کەس ئاوارە و ڕێگەوبانەکان لەناوچووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە بن.